ئەمڕۆ من لە ئاوێسەر ئەم ڕایەنانەی خۆم ئەنجام دەدەم. طبعاً ئەم وەرشەوە 4 ساڵە بەردەوامم، هەڵبەت لە جیهانا وەرزشێکی بەربڵاوە مەسەرکێشی نییە، خەڵکێکی زۆر ئەنجامیە، بەڵام لە کۆمەڵگەی ئێمە حاڵەتێکی با بڵێن دەگمەنە، بۆیە خەڵک بەسەرکێشی و بە حاڵەتێکی سردی ئەزانێ، بەڵام لە ڕاستیاوان نییە. وەرزشێکە سوودی تەندروستی هەیە، بەمەرجێک بتوانیت تۆن ئەنجامی بدەیت، و ئەمەیە ئامانجی من لە ئەنجامدانی ئەم وەرزشە. ئەم چالاکیەوەیە بە خەڵکی بڵێم سەرما نابێت و هۆی نەخۆشی، ئەتوانن بەنی قۆڵێکەوە بە مدەیەکی کەم لەبەر بەفر و باران بگەڕێیت و نەخۆشیش دەکەیت، چونکە خۆم ئەوەم کردووە و تەقەداکەم ئەو کەسانێکەوە ڕاوێشتنی تووشە بە تەقەداواڵێم ئەوانەی چۆری سەرجگەریان هەیە، ئەوانەی چۆری سیانیان بەرزە، ترالیستادیان بەرزە، ئەگەر من لەژێر ئیشراف و ڕایەنانی خۆما وەرزشیان پێ بکەم، ئەتوانن ئەو چۆریان دابەزێنن. طبعاً پێویستی بە ڕایەنانی زۆر هەیە ئەم وەرشە؟ بەڵێ بەتایبەتی پێویستی بە ڕایەنانی. چەند ساڵە تۆ خەریکی؟ 4 ساڵە خەریکم. 4 ساڵ. هەر شتێک زەحمەت بێ بە ڕاهێنانی بەردەوام ئاساییە بێتەوە. ڕاستە. ئێستا تۆ کەسێک بڕادێ بڵێ ئێستا 300 کیلۆ هەڵگرە زەحمەتە، لە یاری ئاسیمیشی ناتوانێت بە 10 کیلۆ 5 کیلۆ دەست پێکات، بەرەبەر ئەتوانێت 300 کیلۆ زیاتریش زەخت بکات. یعنی ئەمە شتێکە پێویستی بە ڕاهێنانە. ئەم وەرزشەی منەیکەم با هەموو خەڵکی بزانن لێرەوە سەرکێشی نییە، بەڵکو وەرزشە. ئێستا خەڵکێک یاریدانەکانەوە خولەک لە ناو یاریگا هەڵەسوڕن، ڕاکەن، تەمرینەکەن، یعنی هەر شتێکە مانووە من زیانیان پێ ناگەێنێ. بۆچی؟ چونکە وەرشێکە ڕاهاتوو، بەڵام تۆ بڕۆی 5 دقە ڕاکەی مانووە بی. ڕاست. بەڵێ بەڵام